یا ڕەبی خوایە هەر ژنێک هەر پیاوێک خیانەت دەکات، یا ڕەبی خوایە ئەگەر ئەهلی هیدایەتی نی، یا ڕەبی خوایە لە دنیا و قیامەت تۆڵەی لێ بکەرەوە. بەخوا حەیفە هەندێک ژن، بەخوا حەیفە لە ماڵ و نان و ئاویشیان بدەیتێ، خەریکی خیانەت و ناپاکین. پیاوی داما و حەماڵی بۆکە، کرێکاری بۆکە، ئەو هەموو ناخۆشی ناڕەحەتی و سەرما و گەرما دەچێژێ، ئەوش دەچێت بە بەلاش لەگەڵ کەسێکە ڕادەبوێرێ. ئەوانە خوا لە دنیا و قیامەت ڕسوایان دەکا. ئەوە حەقی ئەو پیاوانە قەرزارن. دەوام بە لەسەر ئیستیقامەتە بێ، لەسەر دینداری خواپەرستی و ڕەوشت جوانی. إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا، ئەو کەسانی دەڵێن ئەڵڵا پەروەردگاری ئێمەیە، بەردەوامیش دەبن لەسەر ئەو وشەیە، لەسەر ئەو دینداری خواپەرستیە، بێگومان خوای گەورە ئەوانە دەخاتە بەهەشتەوە. بۆی ئینشاءڵڵا داواکارم لە هەموو برا خوشکێکی بەڕێز داوێن پاک بن، بەس تەلەفۆن بۆ ئەم ئافرەتەکە و ئافرەتەکە بکەن، بەس تەلەفۆن بۆ خەڵکی بکەن. یا ڕەبی خوایە هەر ژنێک هەر پیاوێک خیانەت دەکات، یا ڕەبی خوایە ئەگەر ئەهلی هیدایەتی نی، یا ڕەبی خوایە لە دنیا و قیامەت تۆڵەی لێ بکەرەوە. بەخوا حەیفە هەندێک ژن، بەخوا حەیفە لە ماڵ و نان و ئاویشیان بدەیتێ، خەریکی خیانەت و ناپاکین. پیاوی داما و حەماڵی بۆکە، کرێکاری بۆکە، ئەو هەموو ناخۆشی ناڕەحەتی و سەرما و گەرما دەچێژێ، ئەوش دەچێت بە بەلاش لەگەڵ کەسێکە ڕادەبوێرێ. ئەوانە خوا لە دنیا و قیامەت ڕسوایان دەکا. ئەوە حەقی ئەو پیاوانە قەرزارن. وانەزانی خوا ئاگای لە تۆ نییە کە خیانەت دەکەی. ئەگەر یەک تۆزێک تەبیعەتی مرۆڤایەتی تیا بۆیە پشیلە نەبوویتایە، خیانەت لەو پیاوانە دەکرد. بەڵام دەڵێن پشیلە زۆر بێوەفایە، بەڵام لە پشیلە بێوەفاتر تۆی. و ئەوە نەبێ ئەو کەسانەی کە ئەوە تەبیعەتیانە، ئەو خیانەتکارانە، ئەوانشی کە دێن بۆ لایەن ئەو پیاوانە، لەوان خیانەتکار و ناپاکترن. ئەگەر ژنیش بە حەیا و بە حورمەت بێ، پیاو حەدی جێ تەماشای ناوچاوی دەکات. ئەی باشە ناترسی لەخوا، هەر تۆزێ وەفاتە بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ خوای گەورە تەماشای ئافرەتێک ناکات بە ڕەحمەت، تەماشای ئافرەتێک ناکات بە ڕەحمەت کە سوپاسی مێردەکەی خۆی ناکات لە کاتێکە پێویستی بە مێردەکەی خۆشێتی، بێ پێویست نییە لێی. بۆیە با لە خوا بترسین خوشکەکانم، براکانم. بەردەوام بن لەسەر دینداری و خواپەرستی، بەردەوام بن لە دوای مانگی ڕەمەزان لەسەر داوێن پاکی، لەسەر ئەوەی کە خیانەت نەکەن. ئەی ناترسی لەو کاتێکە ئەو کەسە نامەت بۆ ئەنێرێ بۆ مۆبایلەکەت نامەکە ئێشتا نەسڕێتەوە، خوا ڕۆحت بکێشێ، هەموو شتێ ئاشکرا بێت، مێردەکەت بە چاوی خۆی خیانەت و ناپاکی تۆ ببینێ، بۆ زەمان هەیە لەو کاتێکە نامەکەت بۆ دێ ڕۆحت نەکێشرێ، هەموو شتێ ئاشکرا بێ، کەواتە لە خوا بترسن.